باوشي عبد الله فرمو. السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله وبركاته. اللهم صل على محمد وعلى آل محمد سلم. صلى الله عليه وسلم. صلى الله عليه سرتا وسلم. لخوای گەورە داواکارم ئەو دوو مساوات جوانەی کە لەسەر شاشەیە خوای گەورە دووری کەلاگەی دۆزەخ يا رب و لە پێناوی خوای گەورەش خۆشم دەیەکات. يا رب يا الله منیش ئێوەم زۆر خۆش ئەوێ خوای گەورە هەمیشە خۆشەویستی لای خۆی و خەڵکتان بکە ئینشاءالله. سپاستان ئەکەم، سپاسێکی بێپایان. اللهم آمين. والله کاک محمود بەڕاستی دری دەوێتن جورئەتی دەوێ بەرامبەر ئەو پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئابراهەم خۆی دەبڕی برێ خۆشم دێ. بەڕاستی دین و ئیمانەکەمان وا کەس بووە وا لاواز بووە تەماشا دەکەینێ کەسانە ئیدعای شوێنکەوتی پێغەمبەری خوا دەکەن صلی الله عليه وسلم بەڵام لە کردەوەدا پێچەوانەی سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکێک لە فەرمودەکانی دەفەرمێ کە هاوڵێک دێتە خزمەتی دەفەرمێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئێستا ئەتوو بەڵێ باوشی عەبدوڵڵا بەردەوام بە. دەفەرمێ ئێستا بەردەوام لە بەرچاومان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە قیامەتە پلۆپایەت و بەرزە چۆن ئەتوو دەبین و ئەی خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم. پیغمبر خدا صلی الله علیه وسلم باوسیله دل فرمی المرء مع من احب يوم القيامه. لخوای گەورە داواکارم خوای گەورە ئەو خۆشەویستەمان لەناو درەکانمان من دووپات و سێپات بکاتەوە بەڕاستی ناتوانم باسی پێغەمبەری خوا بکەم صلی الله علیه وسلم. السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله وبركاته. بارك الله فيك باوشي عبد الله. المرء مع من أحب. يا رسول الله ئێمە زۆرمان خۆشەوی هیوادارین ئینشاءالله تۆش ئێمەت خۆش بوێ هەروەها لە دەرگای ڕەیان و فیردەوسەوە بەدەستی مبارەکی خۆت بەرەو بەهەشتی نەبڕەوەمان ببەی ئینشاءالله.